وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند کە داعش لە هەڵمەتی پاکتاوی ئەتنی لە دژی کوردەکان و کەمینەکانی تری ئاینی هەروە بەردەوامە. بە تێگەشتن و باوەڕێی من داعش بەرپرسیارەتی ژنۆساید لە دژی گرۆپەکان لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیدایە لە نیوانیاندا ئیزیدیەکان مەسیحیەکان هەروەها شیعەکان. هەروەها داعش بەرپرسیاری تاوان لە دژی مرۆڤایەتی و پاکتاوی ئێتنی بۆ سەرهەمان لەو گرۆپانەیە کە جاری وایە لە دژی سونی کوردەکان و کەمینەکانی تر بووە. لە راپۆرتی ساڵی 2015 سەبارەت بە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە عێراق وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە دەکات کە داعش ئەندامانی گەلێک لە هێزەکانی ئاسایش کەمینەکانی ئەتنی و ئاینی و کۆمەڵێک کە سونی نەبوونە ڕفاندوونی بە جۆرەی چالاکانی ئێزدی و ڕێبەرانی سیاسی بە پەیمەزەندا 2000 لە 5,000 ژن پیا و منداڵ کە داعش ڕفاندوونی ئازادکراون و ئەوەش بە هاوکاری ئافیسی سەرۆکوەزیری حکوومەت یاریمی کوردستان و کەسانی دیکە بووە. ئەو نەهامەتی و کارەساتی کە بە سەرکوردەکانی ئێزدی داهاتووە لە ڕادەیەکی بێسنووردایە. بە گوێرەی لێکدانەوەی داعش بوونی یەزیدیەکان لە نێو موسڵماناندا مای شەرمە بۆ ئەوان پێم وایە بارستایی و ڕادەیە ئەو کارەساتەوە ئەو ژنانی کە لەلایەن داعش بە دیلگیراون نەزانراوە. لە هەندێک نمونە لە تەلعفەر 3200 ژن و منداڵ لە 3 گوندان بە دیلگیراون. چەکدارانی داعش بەنێو ماڵاندا دەگەڕێن و هەر ژنێک پیان خۆش بێت هەڵی دەبژێرن. قەت لە بیرم ناچێت کاتێک لەگەڵ دوو ژنی یەزیدی بە تەلەفۆن قسەم دەکرد کە دوایی خۆیان کوشت و هیدی کەش کە داعش گولەبارانی کردوون. هەروەها ماوەیەک لەمەوە پێش 5 ژنی یەزیدیم دی کە هاوسەرەکانیان کوژا بوون و ئەو ژنانە لە دۆخێکی خراپدا دەژیان. نەداهاتێک و نەخواردەمەنیان بۆ ژیان هەیە و تەنانەت 80 تا 85% یەزیدیەکان لە کەمپەکاندا لە دۆخێکی خراپدان. لە 9 میلیۆنها کەس کە دوای هێرشی داعش ئاوارە بوونە کەمینەی کاکەیە کە بە یارسانەکان دەناسرێن. الاسم الأصلي للكاكية هو يارسان. ناوی ڕاستەقینەی کاکەیی یارسانە و ئاینێکی سربەخۆیە و لە ئاینی میترایەکان سەرچاوە دەگرێت و دەگەڕێتەوە بۆ چەند هەزار ساڵ پێش. لە ئێران و عێراقدا دەژین. لە ئێران پێیان دەگوتێ یارسانەکان و لە عێراق دەڵێن کاکەی. هەرچەندە ئامارێکی ڕاستەقینە ئەنجام نەدراوە، بەڵام لە عێراق نزیکەی 200 بۆ 250 هزار کەس دەبن. یاسانەکان لە ڕووی نەتەوەییەوە کوردن و کتێبی ئاینی ئێمە بە کوردی نووسراوە و ئاینی ئیسلام نییە. داعش 7 گوندی لە نزیک نینەوە و هەروەها کەرکووک داگیر کردووە. ژمارەی ئاوارەکان 2108 بنەماڵن کە دەوری 9233 کەس دەبن. بەخۆشیەوە پێش هێرشی داعش ئەوان توانیان خۆیان دەرباز بکەن، بەڵام داعش خان و ماڵەکانیان منڕێژ کردووە. بە جۆرەی نوێنەری تورکمانەکان لەو گۆڕانەی دوای 2023 بە سەری ڕاغداتوە ئەوانی لە بواری سیاسیەوە بێبەش کردووە. بەداخەوە دیموکراسی نوێ لە عێراقدا وای کرد کە هەموو شتێک لە نێو شیعە و سونی و کوردەکاندا دابەش بکرێت و پاشان هەموو کەمینەکانی دیکە دوورخراونەوە و ئەوە شتێکە لە عێراقدا ڕوودەدات. لەبەرەوەی من تورکمانم بۆ تورکمانەکان کار دەکەم چونکە لە ڕاستیدا پێویستیەک بەو مەسەلەیە هەیە. لە هەمان کات بۆ هەموو لایەنەکان کار دەکەم، بەڵام وەک تورکمان ئێمە هەمیشە لەبیر کراوین. زۆربەی ئێوە تورکمان ناناسن کە چی سێهەم کەمینەن لە عێراقدا. ئەوان بەپێی ئامار 7% دانیشتوانی عێراق پێک دێنن. هێندێک کەمینەی وەگاشۆرەکان دەیانەوێت دڵنیا بن کە دوای گەڕانەوە پارێزراو بن. ئەگەر بێت و ئاشوورەکان بگەڕێنەوە دەبێت ئەو متمانەیەیان هەبێت کە چارەنووسی خۆیان دیاری بکەن و پارێزگاریان لێ بکرێت بۆ ئەوەی جارێکی تر پشتگوێ نەخرێنەوە، چونکە لە مێژوودا و لە دوای ڕووداوی مانگی 6 ساڵی 2014 ئێمە چەکمان لێ ستێنرایەوە و پشتگوێ خراین. چارەسەرەکان بۆ ئەو کارەساتەی بوونمونە بەسەر ئێزدەکان داهاتووە پێویستە لە چەندنی لایەنەوە ئەنجام بدرێن. چارەسەری وا هەیە کە دەبێت لە پلەی نێونەتەوەییدا بکرێت لەلایەن حکومەتەکانی خۆجێ و هەروها لەلایەن کۆمەڵی موسڵمانان لە ڕادەی جیهاندا. چاوەڕوانیم ئەوە بوو کە ڕێبەرانی موسڵمانان بیان وتایە کە کۆیلەکردنی ژنانی یەزیدی کارێکی ناڕەوا بوو، شتێک کە قەت گوێم لێ نەبووە. مەلاکان هەرگیز لە بەرامبەر ژینۆسایدی یەزیدیەکاندا دەنگیان هەڵنەبڕی و نەیانوت کە دەستدرێژی بۆ سەر ناموسی یەزیدیەکان بە پێچەوانەی شەریعەتی ئیسلامەوەیە. ئەوەی ئەنجام درا لە ژێر ناوی ئیسلام بوو کە پێم وایە داعش نوێنەری ئاینی ئیسلام نییە. دەبوایە کۆمەڵی موسڵمانان لە عێراق و سووریا دەنگیان هەڵبڕایە. کۆمەڵگەی نێونەتەوەییش دەبوایە ئەرکی خۆی ئەنجام بدایە. هەروەها مراد وەک نوێنەری ئێزدەکان کوتی لە کاتێکدا 3220 ژن و کچی ئێزدی هەر ڕۆژەی دەسترێژی ناموسیان پێدەکرێت، بەڵام داوای ئاشبوونەوەی نیشتیمانیمان لێ دەکرێت. هەڵبەت پێم وایە لە پێشدا دەبێت عەداڵەت جێبەجێ بکرێت. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.